سڵاو لە بینەرانی کورسات مەگەزین. ئێستا ئێمە لە تەلاری هونەری شاری سلێمانین. لێرە کۆنسرتێکی جیاواز، کۆنسرتێکی تایبەت کە شایستە بێت بە ئامادەبوانی خۆشەویست بەڕێوەچێت ئۆرکسترای گەنجانینەوە گەورەترین کۆنسرت پێشکەشەکەن کە ژمارەیەکی زۆر لە ژەنیار و هونەرمەندان بەشدارن لەم کۆنسرتەدا و ژمارەیەک پارچەی میوزیکی تایبەت لەگەڵ گۆرانی پێشکەشەکەن. بێگومان کۆنسرتەکە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە. من ئەچمە لای بەڕێز شاڵاو جەبار کە بەڕێزیان لێپرسراوی میدیایی کۆنسرتەکەن. سڵاو لەبێ، چۆنی کاک شاڵاو، باشی؟ سپاس سۆنیا خان، بەخێر بن، زۆر سپاس. وەکە زانین ئاوا سەعاتێکی تر کۆنسرتەکە دەست پێکە، ئامادەکاریەکان چۆنە و چیتان کردو ئەمڕۆ؟ زۆر سپاس. ئەمەوێت دەرفەتێکی بووی کە سپاستان بکەم بە ماوەی نزیکی مانگێک و 20 ڕۆژەکە ئێوە بەردەوام لەگەڵ ئێمە بوون، هاوکاری ئێمە بوون. زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات. ئێمە ماوەی مانگێک و 20 ڕۆژە بەردەوام خەریکی پرۆڤ ڕاهێنانەکانین بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەوی بگینە ئەم ڕۆژە جوانە. دەستان خۆش بێت. پێمان بڵێ تا چەند ئێوە ماندوو بوون لە ڕێخستنی کارەکانی ئەم کۆنسێرتە و تا چەند ئەندامانی ئۆرکستراکە توانیان هاوکار بن؟ بەتاکید بێگومان هیچ ئیشێک بەبێ ئاستەنگی ناکەیتە سەر پێی خۆی. ئەم جۆرە کارانەش بە تایبەتی لەم کات و ساتەیە کازانین بە کاتێکی زۆر ناڕەحەتە تێپەڕین پێشووتر. بێگومان ناڕەحەتێکی زۆر هاتە ڕێمان، بەڵام بە جهدی هەمومان و بە جهدی جەماعەتی بەڕێوەبەری ئۆرکستراکە توانیمانە بەسەر هەموو ئەو ئاستەنگانە زاڵبین کە هاتۆتە بەردەمان. دەستان خۆش بێ، زۆر سپاس دەکەم. ئێستاش ئەچمە لای دیارە بۆیە زوو کارەبا بڕێ لە ئێستا ئامادەکاریەکەن، هەندێک کاروباری تەکنیکی هەیە لە نێو هۆڵەکەیە تاوەکو ئێستا ئێمە کاک ڕێژوانمان لەلایە کاک ڕێژوان کە بێگومان هەمووتان لە کورسات مەگەزینەوە چەندین جار بینیوتانە کە میوانی پرۆگرامەکەمان بۆ یەکێکە لە ژەنیارەکانی نێو کۆنسێرتەکە. کاک ڕێژوان سڵاو لێبێ، بتوانی بیت ئێرە؟ ئامادەکاریەکان تاوەکو ئێستا چۆن بەڕێوە دەچێت؟ بەخێر بێن دیسان کارەوە بڕە قەیناکەوەشی تیاابێ. سوپاس بۆخوا زۆر باشە، ژەنیارەکان ئامادەن، ئامادەکارێکی باش کراوە، بە چاویانە بە جوڵەکانیان نبینی کە هیچ سترێس و فشارێکیان نییە، بە تەواتی ئامادەی ئەوەن کە کۆمەڵێک پارچەی زۆر جوان پێشکەشێکی گوێگران و بینەران بکەن. ئەتوانی پێمان بڵێ پارچەکان چۆن، کلاسیکن، مۆدرنن، ئایا هی بەرهەمی میوزیسیانە بەناوبانگەکانن؟ پارچەکان تایبەتمەندیان چییە؟ پارچەکان هەڵبەت زۆرینەی کوردیە، میلۆدیە کوردەکانن و لەلایەن ژەنیاران و لەلایەن ئەندامانی نەواوە تازە کراونەتەوە و بەرگێکی نوێیان کراوە بەبەرە. پارچێشی تایە، پارچەی ئەرمەنی تایە، پارچەی ڕۆژئاوایی تایە، بۆی کە شتەکە هەمەڕەنگ بێ، بەڵام ئامانجینەوە خۆتان نەزانن خزمەتکردنە بە کولتور و موزیکی کوردی. زیاتر تەرکیزمان لەسەرەوەیە کە کۆمەڵێک ژەنیاری باش پێ بگەێنین، ژنگێکی لەباریان بۆ بڕەخسێنین و ئەو پارچە کوردیانی کە هەیە، ئەو میلۆدیە کوردیانی کە هەیە لە ڕێگەی نەوە پێشکەشیان بکەینەوە دووبارە. ئەی دەربارەی ئەو بەرهەمانی کە پێشکەشەکەن بێگومان گروپی کۆڕالیشتان لەگەڵە ئێوە، گۆرانیەکان چین؟ ئایا گۆرانیانن کە هەموو تاکێکی کوردی یادگاریە لەگەڵیان هەر بەرهەمی دیکەن و کوردینین؟ لە ڕاستیە بەرهەمی دیکە شەڵێن کە کوردی نەبن، بەڵام زۆربیان کوردین. با سوپرایز بێ بڵێن شتەکان چێ خۆیان گوێگران بێن و نزیکی کاتژمێرێکی ماوەکو خۆتە زانیت گوێبیستی بن. هەڵبەت دەستیان خۆش بێ، ئەوانیش پرۆفەیەکی زۆر باشیان کردووە، قورگی خۆیان پێگەیانوە، ئەوە زیاتر لە مانگێکە لەگەڵمانە پرۆڤاکان ڕۆژانە خەریکی پەروەردەکردنی دەنگیانن، خەریکی لەبەرکردنی پارچەکانن، زۆر باش هاتوون لەگەڵمان. دڵنیام شتی باشە بێت و هاوشانی گۆرانی بێژەکان زۆر ئەدایەکی جوانەکەن لەگەڵمانە. دەستەکانە خۆش بێ. ئەزانم ئێستا لە کاتی خۆ ئامادەکردنان و کاتێکی کەم تامەوە تاوەکو بێنە سەر ستەیج و جوانترین ئاواز و گۆرانەکان پێشکەشی بینەران بکەن. من لە خزمەتام و شەڵات چاوەڕێی بینەرانەکەین، چاوەڕێی گوێگرانەکەین، بێن پشگیری ئەو گەنجە جوانانە بکەن. ئێمە لە نەواوە ژینگەکەمان دروست کرد و کەشێکمان دروست کرد کە ژەنیاران بتوانن کارەکانیان تا پێشکەشکەن، ئیدرەوەی کە لەسەر خەڵکیە کە بن پاڵپشتیانکەن، لەسەر کەسایەتەکانە، لەسەر سیاسەتمەدارانە کە پاڵپشتی ئەم گروپە جوانە بکەن لە سلێمانی و بتوانین خزمەتی هەموو کوردستان بکەین. دەستەکانە خۆش بێ، زۆر سپاسمەندن. بەڵێ ڕەوەند خۆشەویستان، ئێستاش کات و دەرفەت ماوە بۆ ئەو ئەزیزانەی کە خولی
کلیای گوێگرتنن لە ئاوازی و میوزیکی ڕەسەنی کوردی و هەروەها گۆرانی جوانەکان و پارچە میوزیکە جیهانەکان ئێستش دەرفەتماوە دەتوانن بێنە نێو تەلاری هونەر لە شاری سلێمانی هەر لە بەردەم تەلاری هونەردا بلیت بەردەستە دەتوانن بە کڕینی تەنها بلیتێک گوێ بگرن لە یەک دنیا میوزیک و ئاواز و گۆرانی جوان کە لەلایەن ئۆرکسترای گەنجانینەوەەوە ئامادەکراوە بێگومان تیمی و ستافی دەستگای میدیای کورساتیش لێرن جوانترین کارەکان پێشکەشەکەن بۆ تۆمارکردنی کۆنسێرتەکە بێگومان وەکو ئێمەش وەکو تیم و ستافی کورسات مەگەزین بڕگەیەکی تایبەت بە بەڕێوەچوونی کۆنسێرتەکە تۆمارەکەین و لە سبەینیا بڕگەکە پێشکەشەکرێت وا بڕیارە لە سەعات 6دا کۆنسێرتی ئۆرکسترای گەنجانینەوە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات پێشکەش بکرێت.